سڵاو دکتۆرە، ئیمپلانۆن چییە بۆ ماوەی چەند ساڵ بەکاردێت و ئایا هۆرمۆنیە؟ سڵاو لە تۆش بەلێ ئیمپلانۆن جۆرێکە لە جۆرەکانی ڕێگریکردن لە دووگیانی بەکاردێت بۆ ماوەی 3 ساڵ بریتە لە هۆرمۆنی پرۆجسترۆن. کەی و چۆن دادەنرێت؟ کاریگەریە لاوەکیەکانی چین؟ پێویستە لە نێوان یەکەم بۆ پێنجەم ڕۆژی سووری مانگانە دانرێت لە قۆڵی ئافرەتەکە دادەنرێت و باوترین کاریگەری لاوەچی لەولەبی قۆڵ بریتە لە ناڕێکی سووری مانگانە بە تایبەتی لە 6 بۆ 12 مانگی سەرەتای دانانی لەولەبەکە. ڕێژەی ڕێگیریکردنەکەی لە سەدا چەندە؟ دەتوانین بڵێن ڕێژەی ڕێگریکردن بە 99% کین ئەوانەی ناتوانن ئیمپلانۆن بەکاربێنن؟ ئافرەتانی دووگیان و شیندەر. زۆر نەخۆش پرسیار دەکەن کامیان باشترە لەولەبی قۆڵ یاخود منداڵدان؟ لەولەبی قۆڵ و لەولەبی دامن بۆ ڕێگریکردن لە دووگیانی دەتوانین بڵێن یەکسانن. ئایا لەولەبی قۆڵ دەبێتە هۆی دواکەوتنی سووری مانگانە یاخود نەزۆکی؟ بەڵێ یەکێک لە کاریگەریەکانی دەبێتە هۆی دواکەوتنی سووری مانگانە یان وەستانی سووری مانگانە و لە دوای هەڵگرتنی لەولەبەکە لە پاش تەواوبوونی 3 ساڵەکە لەوانەیە نەزۆکی تاخیربی لەوانەیە دووگیانی تاخیربی بەس نابێتە هۆی نەزۆکی. ئیمپلانۆن دوای دانانی کەی کار دەکات؟ ئەگەر بێت و لە نێوان یەکەم بۆ پێنجەم ڕۆژی سووری مانگانە دانرێ ڕاستەوخۆ کار دەکات.